سڵاو ڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. دەستەی وەبەرهێنانی هەرێم لە چوارچێوەی ئەو پلانەی کە لە کابینی نوێمی حکوومەت داینابوو بە مەبەستی برەودانی زیاتر بە پرۆژەکانی وەبەرهێنان لە سەر تاسەری هەرێمی کوردستان و ئەوەی بە دیاریکراوی پێی دەوترا پلانی 2020 کە ئەمە 1050 پرۆژەی لەخۆ دەکرد و قۆناغ یەکەم بە پێی تایبەتمەندی و جوگرافی ناوچەکان دابەشکرا بەسەر کۆی ئیدارە و ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەوەی تایبەتە بە ئیدارەی گەرمیان پرۆژانە لە سەدا چەندی بەرکەوتووە. بۆچی هەست دەکرێت بۆی کە پرۆژەکان لە گەرمیان بە شێوەیەکی سەریع و بەدە لە ناوچەکانی دیکە جۆرێک لە خاوی پێوە دیارە ئایا هۆکارێک هەیە بۆ ئەمە بەپێی ئەو پلانەی کە دانرا توانراوە تا ئێستا چەند پرۆژەی وەبەرهێنان کە ئەوانەی حتمما جەدوای اقتصادیان هەیە وا دەکات کە لە داهاتوودا بێتە ژێرخانێکی گرنگ بۆ ئابووری هەرێم جێبەجێکراون. پلانی نوێی بەڕێوەبەرایەتەکە چییە بۆ باشترکردنی ڕەوشی وەبەرهێنان؟ چونکە ئێمە هەمیشە بیرمان نەچێت کاتێک باسی گەرمیان و سنووری جوگرافی ئەو مەنتیقەیە بەعام دەکرێت هەمیشە بە نمونەیەکی باشی سەرچاوی دەرامەتە سروشتەکان دەهێنێتەوە بۆی کە گونجاو بۆ جێبەجێکردنی هەر پرۆژەیەک و حکوومەت دەبێت فۆکسی زیاتی لەسەر ئەم ناوچەیە بێت. حتمما لەگەڵ هەندێک بابەتی وردەکاری دیکە سەبارەت بە یەکەکانی نیشتەجێبوون و گرفتی ئێستای دەستەی وەبەرهێنان بۆ ئەوەی کە دەستیان زیاتر کراوەتر بێت لە جێبەجێکردنی پرۆژەکان دەکەمەتەوەرێک و وەڵامی زیاتر لە بەڕێز کاک هونەر مەحموود بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی گەرمیان وەردەگرم. کاک هونەر سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ جەنابش. وەک پێشەکەکە ئاماژەم پێکرد هەمیشە ناوچەی گەرمیان بە حکمی بەرفراوانی تایبەتمەندی ئەو ناوچەیە ناوچەیەکی گرنگ بۆ لە ڕووی سامانی سروشتیەوە. بەڵام بەقەت ئەم گرنگیە بەقەت ئەم زەمینە سازەی کە لە گەرمیان هەیە بۆ جێبەجێکردنی پرۆژە لە واقعیدا نابینێت کە پرۆژە بۆ شێوە بەرفراوانە ئەنجام بدرێت. هۆکارێک هەبوو بۆ ئەمە کاک هونەر؟ لە ڕاستیە ئێمە گەر بگەڕینەوە بۆ سەرەتای دروستبوونی دەستەی وەبەرهێنان یا یاسای وەبەرهێنان کە لە 2006 دەرچووە، وەبەرهێنان لە گەرمیان ناتوانین بڵێن لە ساڵی 2015 دەستی پێکردووە نەک 2005 چکە بۆ کاتانە پێشتر ئیدارەی گەرمیان ئەگەر بۆ خۆی ئیدارەیەکی سەربەخۆ بۆ بەڵام وەبەرهێنانی گەرمیان نەبوو وەکو هۆبەیەک یا بەشێک لە ضمنی وەبەرهێنانی سلێمانی بووە. لە 2015 تر ئەو وەبەرهێنان بۆ خۆی بۆتە دایرەیەکی مستەقل دەتوانێت لە 2016ەوە تر ئەمە وای کردووە بۆ خۆی هەندێک پرۆژات کە لە کۆی هەرێم کە کراوە لەو شوێنانی کە وەبەرهێنان هەبووە لێرە نەبووە. ئەگەڕێتەوە بۆ ئەوە یەک هۆکاری یەکەم. دووەم لە ڕووی ئێستاەوە لەو 4-5 ساڵی ڕابردووکە ئێستا وەبەرهێنان دروست بووە ڕوتینیاتی ئیداری زۆر زیاترە لە گوێرەی جاران لەبەرەوە لە گەرمیانە تا ئێستا خەڵک نەگەشتوەتە ئەو ڕادەی کە بزانێ وەبەرهێنان چییە یا پرۆژەی وەبەرهێنان چییە. ئەوەی لە هەولێر ئەو خەڵکە تەوعیەی بۆ هەیە و دەوائری ئەو مەنتیقەیە تەوعیەی بۆ هەیە یا لە سلێمانی تا ڕادەیەکی باش بەرەو پێشچووە لە گەرمیان و حاڵەتانەوە ئەمانە هۆکاری سەرەکی بوون بۆ ئەوی کەمتر پرۆژە لەو ناوچەیە کرا. بەتایبەتی لەو پلانەی کە دەستەی وەبەرهێنانی هەرێم ڕایگەاند و ئەو پرۆژانی کە بەر گەرمیان کەوت توانراوە ئەو وێنەی کە لە ڕابردوو بەرامبەر بە پرۆژەکانی گەرمیان هەبوو بۆی ئەم ناوچەیە جۆرێک لە جۆرەکان بۆ خۆت ئاماژەت پێکرد کە پرۆژەکانی وەبەرهێنان بە سستی بەڕێوە بچێ. توانراوە ینی ئەم نەقسە ئەم فراغە لە پرۆژەکان پڕبرێتەوە لە گەرمیان پێ دوایە جیاوازێکی وا هەست پێکراو دەبینێت لە ئێستادا؟ وتمان ئێمە ئەو پلانی ئەگەر بکڕینەوە بۆ پلانەک و 2020 کە باسی کرد لە ساڵی 2020 ئەو پلانە دەرچووە ئەوە ساڵێک و چەند مانگێکە دەرچووە. ئەم پلانە بە شێوازێک دانراوە دەستەی وەبەرهێنان گەڕاوەتەوە بۆ سەرجەم وزارەتەکان و نەبووە خۆی بەسەر بەخۆ پرۆژەکان بکە. لە ڕێگەی وزارەتەکانەوە دابەزیەوە بۆ ئیدارەکان و محافەزات و دواتر بەڕێوەبەرایەتی گشتیەکان و بەڕێوەبەرایەتیەکان چی پێویستە لەو ناوچەیە. بۆیە ئەمانەی کە هەیە ئێستا لە پلانی دەستەی وەبەرهێنان تەنیا ئێمە وەکو تەجمیعکردن یەک کۆکردنەوە لە بەردەستێک هەبێ ئەگینا گەڕێتەوە بۆ ئەو بەڕێوەبەرایەتانێ تا چەند خۆیان هاتوونەتە سەر خەتات استجابیان هەبووە ئەو پرۆژانیان ناردووە بۆ ئێمە ئەوە هۆکار بووە. بەڵام ئێمە لەگەڵ ئەمەیشە دەرفەتێکی باشی داوە لە ضمنی ئەو پلانی 2020 کە ساڵانیش تەجدید دەکرێت و زیاد دەکرێت ئەوەیە کە فەقرەیەکی تیا ڕێگەی داوە گەر مستەسمرین بێت سەرەدای ئەو پلانانەشەکە پرۆژەیەک هەبێت کە جیاواز بێ لەوانش و لەسەر جەم لە وزارەتەکان ڕێگە پێدراوە کاوکاری پێ بەشەی کە وەکو پلانی 2020 دیاریکرا بۆ ناوچەکانی گەرمیان لەو پرۆژانە ڕازی بوون ڕێژەکەی باش بوو بەنسبەتی ئەوە ڕێژەکە لە ڕاستیە باشی خراپیە گەڕێتەوە ئێمە با ڕاست ببین بۆ خۆمان دەسەڵاتی دەستە نییە چکە من ئاگام لێتی ئەو نووسراوانی کە کراوە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران وزارەتی ناوخۆدا بەزیەوە بۆ ئیدارە بۆ محافەزات دواتر بۆ لایەنە پەیوەندی دارەکە ئایا بەڕێوەبەرایەتیەک خۆی یا بەڕێوەبەرایەتی گشتی لە ناوچەکە خۆی پلانەکەی ئامادە نەکردووە خشتێکی بەرز نەکردوێتەوە بکاتە دەستی وەبەرهێنان دەسەڵاتی مەسەلەن و تەستە چییە لێرانەیە. بەڵام لەگەڵ ئەوەی شایەما توانین بڵێن لەو 1050 پرۆژەی کە سەرەتا دابەزی ساڵ تقریبان سا 11 بە 12 لە پرۆژەکانی هی گەرمیانە.
ینی حاڵەتێکی هۆکارێک هەبوو بۆ ئەوی کە بۆن بەڕێوەبەرێکی گشتی یان یەکێکی ئیداری چوزانم ئەوی کە تەمسیلە دەسەڵاتی محلی ناوچەیەک جوگرافیای منتیقەیەک بە تایبەتی لە گەرمیانە هۆکاربی بۆی کە گرفت لە بەردەم ئەم پرۆژانە دروستکات تا ئێستا حاڵەتانە نەبووە بەڵام خۆی لە ڕاستیە ئەگەریش هەبێت بەڕێوەبەرێکی بەڕێوەبەری گشتیەک لە گەرمیانە کێشەیەکی بۆ پرۆژە دروست کردو مەخسوود نییە زیاتر ئێمە حقیقەتێ بڵێن یاسا و ڕێنمایی زۆر کات بربەسە لە بەردەم پرۆژەکان ئێمە وەکو بەرهێنان پێمان خۆشە و پرۆژانە بکرێ بەڵام ئایا تا چەند یاسا و ڕێنمایی بۆ نمونە بەڕێوەبەرەتی گشتی گەشت و گوزار لەگەڵ ئەو پرۆژانە ئێمە ئەگونجێ یا هیچ شارەوانیەکانی گەرمیان ئەمانە هۆکارێک بوون کە مەخسوود نین شتەکان ئەوەی یاسا و ڕێنمایەکان زۆر کات بربەسن زیاتیەوەی هاوکار بن بۆ پرۆژەکە و بۆ ئەنجامدان پرۆژەکە بنە بەربەس و کێشە بوومان کەواتە ئێستا ینی پێشکەشکردنی پرۆژە دروستکردنی پرۆژەیەک لە گەرمیان پشت بەچی دەبەستێت ئەوەیە کە بۆ هاوڵاتیەک دێ داوای ینی پرۆپۆزڵێک دێنێت دەڵێ من بە هەمان ستایل و بە هەمان بنەمادەمەی پرۆژێکی وەبەرهێنان لە بواری گەشت و گوزار یا سێکتەری کشتتوکاڵ دروستکەم دوای ڕەزامەندی ئێوە دەتوانین ئەم پرۆژەیە جێبەجێکە یاخود نەخێر ئێوە هەر بۆ خۆتان پرۆژێ ئامادەکراوی وەبەرهێنانتان هەیە کە ئەگەر بازرگانێک سەرمایه‌دارێک لە دەروی سنوورەکەی خۆتان لە سنوورەکەی خۆتان بێوێ پرۆژەیەک لە گەرمیان بۆ بەرژەوەندی گشتی جێبەجێ بکات احتیمال دەکەین لەسەر داواکاری مستەسمرەکە لەوێ دوو حاڵەتەیە یانەوەی لە زمانی پلانەکەی ئێمە هەیە یان هاوشێوەیەتی بە شێوازێکی جیاواز لە نەتیجە هەر کامیان بێ ئێمە کێشەیەکمان نییە بەڵام ئێمە لە گەرمیانە شتێکمان کردو توانین بڵێن جیاواز لە هەموو هەرێم ئێمە بۆ خۆمان سەر ڕێەوە کە دەسەڵات گەڕاوەتەوە دەسەڵات پشتەکان لای خۆمانە ئێمە ڕۆشتین تەوزیعی دوارمان کردو سەرەتا ئاماژەم بەوەدا ینی لە گەرمیانە پێویستمان بۆی تەوعی خەڵک بکرێتەوە بەرهێنان مەبەستێتی زۆرترین پرۆژە بکات زۆرترین خەڵک سوودمەند بێتایە دەستی کار دروست بکات ینی احتیمال بدێتە کەرتی تایبەت بۆ ئەمە خەڵک سوورەتێک ڕۆشتووە کەواتی ئەگەن مەسەرەن کەسێک گێت پرۆژێکی وەبەرهێنانەکە ئەو مستەسمرە دێزەوەکە بە تاڵانە بات و کێشە دروستەکە ئێمە گەڕاینەوە چیمان کردو هەڵبەتە من بۆ خۆم 15 مانگە کە ساڵێک و دووسێ مانگە لەوێم ئەو دەسەڵاتی ڕاستە بۆ من گەڕاوەتەوە بەڵام من لە ئێرانیا تەوزیع دوارم کردەوە بە ڕاوێژکردن لەگەڵ کۆمەڵی ئەو سافی ئیداری کە لەوێ هەیە حکوومەتی خۆجێی هەر پرۆژەیە کە مستەسمرێک بێت تەقدیمی بکە ئێمە ڕای ئیداری گەرمیان وەرەگرین وەکو مەرجەعێک وەریەگرین ئەو ئیداری گەرمیان کاروباری هونەری تا ڕەزامەندی لەسەر پرۆژەکە نەدا ئێمە ئیشی لەسەر ناکەین بۆ ئەمەمان کردو بۆی خەڵک تێبگا کە ئێمە مەبەستمان نییە تەنها خۆمان خاوەنی هەموو شتێک بین بۆی خەڵک تێبگا کە ئەم پرۆژانە مەبەستمانە بکرێت نەک بۆی کە تا بەتاڵان ببرێت ئەمە تەنها بۆ لانی شەفافی ئێوە دەگەڕێتەوە لە کاروبارەکان یاخود مەبەستی سەرەکی لەمە بۆ ئەوەیە کە بۆ نمونە ئەو پرۆژانەی کە ئێوە دەتانێت بخەنە بواری جێبەجێکردنەوە بازرگانێک بەرچاوی ڕوون کە کام پرۆژەیە لە بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنان دەبێت ئیش لەسەر ئەمانە بکات و ئەمە توانیوێتی بۆ دۆخی وەبەرهێنان لە سنوورەکەی باتە ئاستێکی باشتر ئەگەر چەند نمونەیەکم پێ بڵێ ئەو پرۆژانی کە زۆر گرنگ بوون لە ئێوە لەماوەی دەست بەکاربوون وەکو بەڕێوەبەری گشتی ئەنجامتان داوە لە ڕاستیە بەڕاستگۆ بین سەرەت لە پێش هەموو یاوەکو شەفافی مەبەستم بووە چکە وەکوتم سوورەتێکی بار نەچووە خەڵکێک بۆ خۆی خوێندنەوەیەکی هەڵی کردووە لەبەرەوە حقیقەت تێنەگەشتووە یاوەکو تێکەڵ زۆر کات ئیشەکانی ئێمە لەگەڵ شارەوانی یا لایەنەکانی تر تێکەڵەکرێ ئەمە یەکێ لەوەکانێت دوو وەکو مەرجەعێک بۆی بەوە بە فلتەری ئەویا بڕوە وەکو ئیدارەی گەرمیان ئیدارەی گەرمیان یا محافظ و سەرپەرشتیار حەقی متابعە و مراقبەی هەیە حەقی ڕقیبێکی بەسەر ئیدارەکە کارگەڕێکە ئێمە بێ بگەڕینەوە بۆ ئەو چکە ئەگە فلتەرەی بینی ئەوانی تر ئەوە لای خۆیانە ئەبێ بۆ خۆیان فلتەرێک بکەن یان خشتێک دابنێن بە پێی پلانی خۆیان چیەوە هەڵبەتە لە ڕاستگۆ بین لەوێشە ئێمە پرسوڕامان پێکرێ ئەوە نییە بڵێ هەر بکە کە ئێمە نێرینەوەی حەقمان نییە چیەکرێکی ناکرێ ئێمە ئەوەی کە پێویست بێ بەتابەتی و پرۆژانەی کە نمونین و کە پرۆژەیەکن بۆ بنیە تحتی ئەو منتیقەیە باشە یا قۆناغێک لە باش ئەو منتیقەیە باتە پێشەوە ئێمە قسەی خۆمانە بێت و بەڵکی بە زۆر باش وازەحی ئێمە پشتگیریەکەین پشتگیری پرۆژەکەکەین لە سەردەمی ئێمەیە کە گەر بڕینەوە باسکەین لە ڕاستی من ئەم 15 مانگە زیاتر ئیشمان لەسەرەوە کردووە ئێمە بەداخە ئەو پرۆژانی کاتی خۆی کە دروست کراوە لەوێ بەڕێوەبەرایەتی گشتی و وەبەرهێنانی سلێمانی سەرپەرشتی کردووە بۆ ئێمەش دوور بووە ئەنی هەر تەنها لە ژنەیەکی متابعە سەردانی کردەوە بۆ ئەو پرۆژانی کاتی خۆی کراوە ئێستا کە هەیە هەمووی ناڵێم هەمووی بەڵامەوە 75 کێشەمان هەیە لەگەڵ پرۆژانە لە ڕووی خاوەنددارێتیەوە لە ڕووی ئینجاسەوە لە ڕووی کواڵیتیەوە ئەمانە بۆتە هۆکارێ کە ئێمە کێشە بەردەوام لە بەڕێوەبەرایەتەکەمانە بێ نێمە 15 مانگە بەس ئیشمان لەسەر ئەوە کردووە بەدەر لەوەش کە پرۆژەی تازەمان کردووە بەڵێ پرۆژەمان هەیە ئێمە
کارگەی 6مان داناوە لە کفری کە خەڵکی کفری زۆر بەگلین لە حکوومەت و حەقی خۆشیانە کە کەمترین پرۆژەی تیاکراوە لە ڕووکەرتێک گشتێکەوە نەک تایبەتەکاڵێم ئێمە توانیمانەوە پرۆژە بکەین ناڵێم یەکەم پرۆژەیە لە هەرێم ئەتوانم بڵێم یەکێک لە پرۆژە گەورە و گرنگەکانی مانتیقەکە کە ئەتوانێت دەستی کار بۆ 800 کەس دابین بکە ئەمە خۆی بۆ خۆی پرۆژەیەکی عیملاقە لەگەڵ ئەمەش ئێمە پرۆژەیەکمانەیە شاری پیشەسازی لە قۆناغی و دەست بەکاربوون هەیە و پرۆژێش کە ئەم ساڵ دەست بەکارە بێ کە ئەم پرۆژەیە بە گوژمەی 250 بۆ 300 میلیۆن دینارە گەورەترین پرۆژەی ناوچەکە نەکرد ناوچەکە لە کۆی هەرێمی کوردستان دوو پرۆژەی هاوشێوێ لە سلێمانی و لە دووهۆک بەس هەیە لە هەولێریش تەنانەت نییە ئەمانە جێی دڵخۆشین لەگەڵ ئەوەیە کارگەیەکمانەیە کە کارگەی خشتی نمونەیە کە ئەوەش بۆ خۆی دووسێدانە لە هەمکۆی هەرێم هەیە ئەو لای ئێمە کارگەی جبسمان هەیە کە ئەویش جبسم لە قەزای کفریەکرێ ئەمە کارگەی 15مانەیە تا ئێستا نمونەی نەبووە ینی ئەمانی لە ساڵی 2021 هەنێکی موافق و ڕۆزامەندی و دەست بەکاربوونیشمان بۆ کردو هەنێکی ئەم ساڵی ئیشی لەسەرەکەین ئەمانە کە جێ دڵخۆشین پرۆژەیەکی تەقلیدی نین بەدە لەوانەیە کە پرۆژەی تەقلیدیشمان کردووە دەتوانین بڵێن ئەگەر بە تەواوبوونی ئەم پرۆژانە وەکوەوەی کە لە نەخشەکە پلانی جێبەجێکردنی بۆ دانراوە بکاتە قۆناغی کۆتایی ڕۆڵی دەبێت لە باشترکردنی داهاتی حکومت ئەوەی چونکە بەنتیجە ئەوەی کە دەستەی وەبرێنانی هەرێمکاری لەسەر دەکات لایەن یەکەم لە خاڵ یەکەم بریتێ لە زیادکردنی سەرچاوی داهات بەدەر لە نەوت ئەمە بە سوود و قازانجی داهاتی حکومت دەشکێتەوە خۆی لە ساڵی 2021 کە نازانم تا چەند ئاگاداری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان 3 بۆ 4 بڕیاری دەرکرد 546 کە ئەمە سێ ڕێنمایی لە خۆی وەگرتەوەی کە لە بڕیارەکان تایبەت بوو بە کۆکردنەوەی داهات من نمونەیەکی بەسیط ئەمە لە 1/8/2020 دەسەڵاتەکەمان بۆ گەڕای 21 دەسەڵاتمان بۆ هاتۆ تۆ لای خۆمان ساڵانی پێش و تەسەورەکەی کەمتر لە ملیۆنە دینار داهاتی وەبەرهێنانی گەرمیان بوو بە نمونە ئێمە لە 5 مانگی ڕابردوو داهاتی ئێمە ملیارێک و 500 میلیۆن دینار بوو لە مانگی 2021 بۆ 12 ینی چەند قات زیادی کردووە بەڵێ بێگومان بە ئەم ساڵیش تەسەورەکەین 4-5 هێندەی ساڵان زیاکانی خۆی خۆش بەختانە من بە ئەوە بڵێم لەوە بەخت یارم بێ چکە پێشتر هەر کەسێک هات پرۆژەی تەقدیمەکردێ من نەمانەتوانین ڕێکری لێ بکەین ئەم پرۆژانە تۆ بۆ تەقدیمیەکەی لەسەر چ ئەساسی فلتەرێک نەبووە یا وەکو ڕیزبەندیەک خەمڵاندنێک نەبووە ئێستا ئەم ڕێنمایانی کە لە ساڵی 2021 دەرچوو ئەم بڕیارانە وای کردووە مستەسمری مزەیف لە فعلی جیا بکەینەوە کاکوونەر شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و وەپێدانی پرۆژە لەلایەن بەڕێبەرایەتە گشتەکان و لە ناوچە و سنووری ئیداری خۆتان وای کردووە ینی سەریعیەک لە پرۆژەکان بێتەکایەوە بۆ نمونە ئەو پرۆژانەی کە جێبەجێ کراون بەبێ گەڕانەوە بۆ دەستەی وەبرێنانی هەرێم بووە پرۆژەکانی ئێمە ئەوەی دەسەڵاتی کە شۆڕ کراوەتەوە کۆی سێکتەرەکان ئێمە سێکتەری پرۆژەکانی وەبەرێنان بریتە لە نیشتەچیە بوون کە هی ئێمەش نییە بەڵام بۆ زەق بۆ تۆ لە ناو دەستە سێکتەری کشت و کاڵیمانەیە بازرگانیمانەیە بازرگانی کشت و کاڵیمانەیە پیشەسازیمان هەیە تەندروستی و بانکۆوانەمان هەیە تەنها نیشتە جێبوونەکان ئێمە پرۆژەکانی نێردنەوە بە دەستی وەبەرهێنان کە ئەوانیش بەڕێزیان سەرۆکی دەستای نێرە بۆ ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بەمەستی بڕیاردان لەسەری بەس بڕیار لەسەری درێ بڵێ ئیتر ئەو باقی پرۆژەکان ئەگەڕێتەوە بەلای خۆمان و خۆمان ئیشی لەسەرەکەین بەڵام لەگەڵ ئەو هاتنی و دەسەڵاتانە بەجێ دەستخۆشیە بۆ بەڕێز سەرۆکی وەزیران و جێگری سەرۆک وەزیران هەروەها جێ دەستخۆشیە کاک دکتۆر محەممەد سەرۆکی دەستە کە دەستبەرداری ئەو دەسەڵاتانە بۆ ئێمەیان ببوونێتە خاوەنی ئەو دەسەڵاتانی ئەو پێویست بوو ئەو دەسەڵاتانە کۆی وزارەت و کۆی لایەنەکان بووە چکە ئێمە زۆر کات بە ئێسێشەوە وەکو خۆمان ئەگەر پێویستمان بۆ نەبێ نووسرامان بڕاتەوە بۆ مرکز و ئیشی لەسەر بکرێ لایەنە پەیوەنددارەکان هەمان شتمانەیە نمونەیە کە بەمێ ئێستا توانیمانە بۆ خۆمان ئەوەی متابعەم کردووە ساڵی پار 4000 نووسراوی هاتوو ڕۆشتومان هەبووە کوڕەخەم تۆ گەر حسابی گە ڕۆژانە 15 نووسراومانەوە بەڕێ کردووە لە ساڵ سعاتێکە 2 بۆ 3 نووسراوە بەڕێکراوە تەنانەت ئەم نووسراوانەی وایتە سێت و نەخشە و سایت پلانەکە پێویستی بە چەند مهندسێکە بۆ چێکیشی بکاتەوە چەند تەسریع بۆ ئیشەکان لە لای ئێمە بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەش نووسراومان هەیە کردومانە بۆ لایانی پەیوەنددار 3 مانگ 4 مانگە جوابی نەداوەتەوە ئەویش بۆ لەبەرەوە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەوە ڕۆشتۆتە بەڕێوەبەرایەتی گشتیان دواتر نردویانە بۆ وزارەتیش ئەو سلسلانە دووبارە تا گەڕێتەوە لای ئێمە کاتێکی پێچێت وەکو شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان لە دەستەی وەبەرهێنان بۆ ئێوە بە هەمان شێوە کۆنتاکتەوە مانگیشە بێ لە بینی ئێوە و وەزارەت و دام و دەستگاکانی دیکە بۆ ئەوەی کە بە یەکجاری ئەم ڕۆتینانەی کە هەیە لە قاڵە بدرێن لایانی کەم بچوو بکرێتەوە
لە حکوومەتی خۆجێ دەستەوە بەرهێنان خەریکی پلانێکی لەم شێوەیە ئەگەر ئاگادار بیت ئاگامان لێتی و چەند جارێک نووسراویش کراوە گشتانیش کراوە لە ئەنجومەنی وەزیرانەوە بەڵام تا ئێستا استجابەی نەبووە لە ئاستی طموحاتی ئێمە نەبووە نووسراوەکان لەوەیە گەشت بێتە جێگای خۆی بەڵام تا ئێستا ئیشی پێ نەکراوە ئەوەی کە پێویستە بۆ ئێمە این ناکرێت تۆ ئێستا لە گەرمیانەوە خەڵکێک پێویستی بە ڕای بۆن بە نمونە باسیەکەین ڕای وزارەتی پیشەسازیە ڕوونە بەڕێبەرەتی پیشەسازی ئەبێ لە گەرمیانەوە بڕۆ بە هەولێر جایترم دەسەڵاتە لای من بێ یان نەبێ ئەو هەر ئەبێ بڕاتە هەولێر پێویستە لە گەرمیان هەبێ هیچ پێویست ناکە بگەڕێتەوە بۆ چکەواتە بابەتی وەبەرهێنان بابەتێکی فرەڕەهەندە هەمی بەسراو بەیەکەوە ئێمە و وەبەرهێنان تقریبا 12 لایانی پەیوەندیدارمان هەیە وەبەرهێنان بە ئەمانەتەوە بڕوە وەبەرهێنان بۆ خۆی زیاتر لە ڕوو ئیدارەکە و تەجمیعە ینی ئێمە بۆ نمونە وزارەتی ناوخۆکەیەکی محافظ یان ئیدارە ڕای لەسەردا دواتر ئەگەڕێنەوە بۆ وزارەتی شارەوانی بۆ وزارەتی کشت و کاڵ ئەگەڕێنەوە بۆ بەڕێبەرەتی ئەو بۆ بەڕێبەرەتی کارەبا بۆ شوێنەوار بۆ نەخشەدانان بۆ پیشەسازی بۆ بازرگانی یعنی ئەمە کۆی ئەمانەی هەموو ئەمانە ڕەزامەندیان لەسەر پرۆژەکەدا هەتا ڕەزامەندی ئەمانش بەردەستی ئەمە نەبێ هەموو ئەم ڕەزامەندیە کۆکەینەوە جەمعیەکەین دواتر قەرار لەسەر پرۆژەکە دێن بۆیە خەڵکی وا تێگەشتووە کە هەموو شتێک لای ئێمەیە نەخێر ئێمە بەس کۆکردنەوەی ئەوانە وەرەگرین هەتا مەرحەلەی دەست بەکاربوون هیچ دەسەڵاتێکمان لە پرۆژەکانی ئێمە نییە بەسەر ئەساسی ڕەزامەندی لایەنەکان ئێمە ئەو بڕیارادەین کە پرۆژەیەک بدرێت بە پڵان مستەسمر و دەست بەکاربوونی بکەن لە دوای دەست بەکاربوون کواڵیتی ئێمە بەرپرسین لە کواڵیتی پرۆژە بەرپرسین لە کواڵیتی و محتەویاتی پرۆژە چکە ئەو کاتە گەڕێتەوە بۆ لای ئەمەی تر هیچ دایرەیەک بۆی نێتە دەخولی تیا بکە تر زەویەک تۆ بە هەر مستەسمرێکە درێ دەسەڵاتی ئێمە نییە وڵا کاگونێر هەرەوە پرسیارە بۆ لە ماوەی ڕابردوو چەند پەرلەمانتارێک گلەی ئەوان هەبوو کە لە ناوچەی گەرمیان زەوی درا بە وەبەرهێنەر بۆی پرۆژەی لەسەرکا بەڵام دواتر ئەم زەوێ بەکارهێنراوە بۆ شتی دیکە ئەمە لە سەلاحێت و توانای ئێوەیە کە ڕێگری لەمە بکات یاخود نمونەی وایە کەشتی وا ڕوویدا بێت من نازانم باسی چیەکەی باسکان زەویەکەی بەڵام لای ئێمە حاڵەتی بەو شێوەیە نییە ئێمە زەوی هەتا زەویمان بۆ تەرخان نەکرێت وەکو شارەوانی یان کشت و کاڵ چکە کشت و کاڵ زەوی کشت و کاڵەکان و زەوی بەردەڵانیش لای ئەوە ئەو زەویانش کە لە سنووری شارەوانی بێ شارەوانی دەسەڵاتی تەرخانکردنیە هەتا زەویەکەمان بۆ تەرخان نەکرێ ئێمە هیچ دەسەڵاتێکمانتیانە کە زەویەکەش تەرخان کرا مستەسمر مولزەمە هەمان پرۆژە و هەمان پۆزڵ کە تەقدیمی کردووە و خۆی جێبەجێکە لەسەر هەمان پرۆژە زەوی هیچ دەستێوەردانێک نەبووە بۆ گۆڕینی سیفەتی پرۆژێک لە پرۆژێک و پرۆژێکی دیکە لە وەبەرهێنانی گەرمیان لە وەبەرهێنانی گەرمیان پێویستی بۆنێ چکە ئێمە ئێستا ڕێنمای یەکمان هەیە باشە خۆی ئیشی ئەوەیە ئیشی ئەوەیە ئێستا ئێمە بۆ نمونە پرۆژێکی بازرگانیت هەیە جەنابەت پرۆژێکی بازرگانی پێشکەش کردووە پێشەوەی دەست بەکاربی داواکە ئەم گۆڕینی ئەم سێکتەرەمان بکەنە نیشتە جێ باشە ئێمە لەم حاڵەتەیە ئەم نووسراوە ئاراستەی کوێیەکەین دەستەی وەبەرهێنان دەستەی وەبەرهێنانیش نووسراوەکەم بۆ ئەنجومەنی باڵای وەبەرهێنانەکە ڕەزامەندی ئەوەی پێویستە کە ڕەزامەندی ئەنجومەنی باڵای وەبەرهێنانی هەبوو ئەگەڕێتەوە بۆ ئێمە ئەو کات چیەکەین نرخی زەویەکە بای چەند بێ 35 نرخی زەویەکەی بە کاشی لەوەرەگرینەوێتە داهات بە حکوومەت ئەمە یەک دوو 5 محتەویاتی پرۆژەکە باشە بۆ نمونە تۆ باڵەخانەیەکی دروستەکەی 50 شوقیتایە 5 ئەو شوقانە ئەبێتە مڵکی حکوومەت بەدەر لە خەدەماتە عامەکەی و لایانی پەیوەندیدار وەریەکەی بۆیە زۆر ئاساییە کە پرۆژەیەک داوای گۆڕینی سێکتەر بکە ئەمە لەبەرەوە ئەو جرات و ئەو مەراحلانی تێپەڕێنێت و قسەکە لەسەرەوە یعنی ئەگەر پرۆژەیە گۆڕابێت لە درێ ڕێنمایەکان گۆڕاوە لە گەرمیان حاڵەتی وامان نییە نەبووە نانیمان باشە کەواتە ئێستا لە گەرمیان وەکو وەبەرهێنانی گەرمیان پێویستیان بە چی جۆرێک لە پرۆژەیەکە بۆ ئەوی حکوومەتی هەرێم دەستەی وەبەرهێنان ئیشی لەسەر بکات وەکو پێویستی و گونجان و ڕێکهاتنیش ئەمە بۆ خۆی ئێمە هەموو پرۆژەیەک چونکە بۆ گەرمیان ئەگەر دەرفەت بێ من پێناسەیەکی گەرمیانە بۆ بکەم بەچەند لایەکۆ گەرمیان ناوچەیەکی فراوانە کەمترین پرۆژەی تیاکراوە زۆرترین خەڵک ئێستا تەڵەبی لەسەرە ئێمە ئەگەر لە ڕووی بازرگانیەوە وەریگرین گەرمیان لە کەمترین مەساحەیە 3 دانە مەرجی لە تەنیشتاوەیە بەقوترین ئەگەر لە کۆی هەرێم نەبێکێکە لە مەرحلە بەقوتەکان لە ڕووی بازرگانیە زۆرترین ئیشی بازرگانی تایە کە سێکتەری بازرگانی ئێمە هەمانە لە ڕووی پیشەسازیوە سامانی سروشتیمان ئێمە زۆرە نەک هەرتەنها بڵێن نەوت ئێمە ڕووباری سیروانمان هەیە کە ئێمە چەندها کارگەی چەولممان هەیە توانی وەبەرهێنانی تیا بکرێت چەندها کارگەی بلۆکمان هەیە لەوەیە سەدان معامل و مەسانیعی مامنەوەند و بچووکمان هەیە لەوێ ئیشەکرێت لە ڕووی کشت و کاڵیەوە بۆ معلوماتن لە کۆی هەرێم تەنها لە ناوچەی شارە زور باشترین زەوی لە پێش منتەقەی گەرمیانەوەی کە زەویەکی بەراو و دەرەجەیەکی هەیە
ئەو گەشت و گوزارەوە ڕووباری سیروان بەتەنیشتمان ئاڕوانی ئەو سێکتەرانی کە ئێمە پێویستە هەموو ئەو پرۆژانەی کە پێویستە لە هەموو هەرێم بکرێت توانین لە گەرمیان ئاکۆی کەینەوە بەس کاجار بەم منتیقە بێ ینی بەم ڕوونکردنەوەی بەڕێزی بێ دەبوو ئەوەی کە ئێستا لە گەرمیان کراوە ینی دووقات و سێقاتی هەندەی ئێستا بواە بۆ وانە ئەخ پێم وتی سەرەتا باشە بۆ بەرهێنان بۆ خۆی لە گەرمیان تازەیە ئەمە یەک دوو خەڵکەکە لەوەیە زۆر کات مەسەرەن خەڵکی گەرمیان زۆر زیندووە جیاوازە لە هەر ناوچەیەکی تر دەیان پرۆژە لەم شارە لە سلێمانی لە هەولێر لە یەک ڕۆژا بکرێت زۆر ئاسایە بەڵام خەڵکی گەرمیان چاوی تیژە و حەقی خۆشێتی لەبەرەوە پێشتر شتێکی بۆ نەکراوە جێی دڵخۆشی بێ ئەو پرۆژانیش کە کراوە لەوە بەرهێنانی سلێمانی کە لە گەرمیان کراوە سلێمانی سەرپەرشتی کردو ئەمە تاوانبارکردنی سلێمانیش نییە چونکە لەبەرەوە دوور بۆ شوێنەکە بە جێی دڵخۆشی نەبووە ینی نەبووەتە ئەوەی مەسەرەن خەڵکێکە سە پرۆژەیەکە ئەمە تەقدیم بکەین ئەو خەڵکە پشتیوانی کە بەڵکو چاوی لەسەرەتی پۆستی لەسەرەکە لە ڕووی سۆسیال میداوە یەک دنیا گومان لای دروستە بێ حەقی خۆیەتی ئەمە واقعەکە لەبەرەوەش پێشینەیەکی جوانی نەبووە سوورەتی جوان نەڕۆشتووە بەڵام ئێستا ئێمە ئیش لەسەر واکەین ئەوانە بکەین کە پێویستە ئەمە سەرڕای حاڵەتانێشە بۆن و معلوماتە ئێستا ئێمە خاوەنی 40 پرۆژین لە گەرمیانە ئەم 40 پرۆژەیە بە گوژمەی 1 ملیار دۆلارە 1 ملیار دلار ێستا پرۆژەمان ئێمە هەیە من دڵنیام لە ئەم ساڵی شاتوانم بڵێم 150 ئەو کولفەیە یا 15 ساڵی ڕابردوو چی کراوە بەکەوە بەرهێنانی سلێمانی وێمە بووە لە ساڵی 2022 ساڵێکی زۆر گەش و زۆرترین تەتەوراتی تابێت لە ڕووی بەرهێنان لەگەر ئەوەی کە من سێرچووگەڕانم بۆ کرد زۆرترین پرۆژەی نیشتەجێبوون لە گەرمیان جێبەجێ کراوە بۆ زیاتر فۆکستانە سەرم بابەتە بۆ لە کاتێکدا لە تەواوی دنیا بابەتی نیشتەجێبوون بۆ عدێک نییە بەشێک نییە لە پرۆژەکانی وەبەرهێنان ینی بە سود و قازانجی ئابووری ناشکێتەوە بۆ حکوومەت هەوڵ دەدەن ئەم میکانیزمە ئەم شێوازە لە ئیشکردن بۆ ڕنگا هونەریەوە ئێمە باسی پرۆژەی نیشتەجێ بکەین ئێمە لە پرۆژەی نیشتەجێبوونە لە گەرمیانەوە کوتم کەمترین پرۆژە کراوە ئێمە ئەم پرۆژەیانەی کە کراوە لەگەڵ ئەوەشە لە کۆی گەرمیان لە ماوەی پێشووە سێ پرۆژەی نیشتەجێبوون کراوە پرۆژەیەکی های کۆست دوو پرۆژەی لۆ کۆست بەداخەوە دوو پرۆژە لۆ کۆستەکە تا ئێستا وەرگرتنی بۆ نەکراوە لەبەر ئەشکالات متابعەیەکی نەبووە لانی پەیوەنددار ئاگادار نەبووە بۆیە ئەشکالاتی دروست کردووە لە هەموو گەرمیان 500,000 جەمعیەتی خەڵکی تایە 2828 خانوو دروست کراوە یەکە نیشتەجێبوون 100 ڤێلایەکۆسی دروست کراوە تەواو ئەمانی تر 4-5 پرۆژەمان کە ئێستا هەیە لە ساڵی 2019 بەڕێزە کابینی هەشتم جێگری سەرۆکوەزیران کاکوبا داتەوێ استثنایی بۆ کرد لەگەڵ سەرۆکی حکوومەت و تیمی حکوومەت استثنایەکە لەبەرەوە گەرمیان پێویستی بۆ خێرانەیە خێرانی نیشتەجێبوونە لە گەرمیان پرۆژەی تیان نەکراوە 4-5 پرۆژە کراوە لە ئێستا پرۆژانە دەست بەکار بووە ئێستا خۆ پرۆژەی تازەمانیاتانە پرۆژەی کۆنە هیچ پرۆژەیەکمان نییە لە کابینی نوێم کرابێ هەوکو نیشتەجێبوون لەبەر چی نەک لەبەرەوەی کە تەڵەب لەسەری نییە بەڵکو تەڵەبی زۆر لەسەرە لەبەر ئەوەی ئێمە کێشەی زەویمان هەیە لە گەرمیان شارەوانی فراوانکردنی نەکردووە تۆ ساڵانە پێویستە بەوە تەوسیع بێ ئەو شارە لەگەڵەوەیە زەوی بەردەڵانی نەماوە لە سنووری شارەوانی لە هەمان کاتیشە لە دەرەوەی لە محەڕەماتی شارەوانیش بەس زەوی کشت و کاڵی هەیە زەوی بەردەڵانی تیانە بۆیە ئەمە ڕێکاری کوژانەوەی وەڵامەکانی بیر نەچێتەوە ماستەر پلانی گەرمیان تا چەند ڕێگرێت لەمە ینی باس دەکرێت تا ئێستا گەرمیان خاوەن ماستەر پلانێکی ڕێکوپێک داخەوە نەک ڕێکوپێک نیەتی نەخشەیەکی بنەڕەتی هەیە بە ڕێگەی پلانی شارەوانی خۆیان دایان ناوە ئیش لەسەر ئەوە ئەکرێت چونکە چەند مەراحلێکی بڕووی وەسایت پلانەکەیان بەڵام بیترم قەیران هاتووەتە سەری ناتوانیەوە ئەو ماستەر پلانە جێبەجێ بکرێت و تەواو بکرێت ماستەر پلانەکە ئەگەر جێبەجێ بکری وەکو خۆی بخرێتە ڕوو دەتوانین بڵین دەستی ئێوە زیاتر وڵات دەکات لەم بابەتدا بێگومان ئێمە ئیشمان لەسەر زەویە ئێمە ئیشمان لەسەر زەویە ئێستاەوەی من ئاگادار بم لە شارەوانی کشت و کاڵ لەسەر ئەوە چەند کۆبوونەوەیکیانیش کردەوە بۆ تەوسیعکردنی شار بۆ تەوسیعکردنی شار چەند نەخشەیەکیان دروست کردووە هیچ لەسەرەوە بکەنەوە بەڵام ڕێکاری کوژانەوەی تۆزی ئەستەمە خۆتەزانی ئێمە ڕێکاری کوژانەوەی زەوی کشت و کاڵیش بۆ پرۆژەی ناکشت و کاڵی ئەگەر ئەم زەویانە نەدێتە شارەوانی دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆیە ئێسم پرۆژەیەک دێتە لای منم پرۆژەیە ئەنێرمەوە وەلایانی پەیوەنددار شارەوانی زەوی نییە نێرمەوە بۆ کشت و کاڵیش دەبێت بینێرە بۆ کشت و کاڵی گەرمیان مدیریەتی عامەی خۆیان کشت و کاڵی گەرمیان بینێرە بۆ وزارەتی کشت و کاڵ وزارەتی کشت و کاڵ بینێرە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران کوژانەوە بڕیاری کوژانەوەی ئەو زەویە ڕەنگە کاگوونە تا وەڵامەکەیەتەوە بەینەرەکە پاشەکشەی لە پرۆژەکەی بکات ئەمە شۆڕکردنەوەی دەسەڵات ئیسیفادەی ئەمەیە بەڵێ قسەکەی تۆ زۆرتەوە ئێمەوە کارین تۆ ئێستا ئێمە ساڵی پارە 150 بۆ 6 پرۆژەمان تەقدیم کردووە
هەمووی لە ڕێکارە ئیداریەکانە هەموو لە دایرەکانە هیچی 48 ساعتی نەخوێنەوە لای خۆمان هیچ پرۆژەیەکی ئەو وەبەرهێنەرانەی کە لە گەرمیان پرۆژە ئەنجام دەدەن تەنها وەبەرهێنەری ناوخۆین و لە سنووری گەرمیانان یاخود بە حکمی بوونی دەواازەی فەرمی لە بینی ئێوە و عێراق و ناوچەکانی ئێران هیچ وەبەرهێنەرێکی دەرەکی تەداخل هاتوۆتە ئەم دیوە بۆی کە پرۆژە بکات یاخود بەلانی ینی بە دیوەیەکی تردا وەبەرهێنەری ئێمە چۆتە دەرەوەی ئەم سنوورانە وەکو گەرمیان تا ئێستا هیچ وە مستەسمرێکی بیانی نهاتۆ تێرە بەڵام لە کۆی شار و شارۆچکەکانی هەرێم خەڵکاتووە ئیتر کەسێک لە پشتی ئەو مستەسمرینەوە بێکاتۆتە لای ئێمە ئەوە نازانم بەداخەوە من زۆر کاتەوە ئەڵێم ینی بە ئەمەش وەکو خۆی بڵێن ئێمە لە دهۆکەوە هەتا ئەگاتە خانەقی مستەسمری ڕووتیە کردین و پرۆژە بکەین لە گەرمیان باشە بەداخەوە خەڵکی کفری تا ئێستا یەک مستەسمر یەک دەوڵەمەند متمەکنێکی یەک پرۆژەی تەقدیم نەکردووە لە گەرمیان وەکو خەڵکەکەی خۆی گەشتون بۆی هۆکارەکە چییە؟ هۆکارەکە خۆیانن متمەکنەکانی کفری من وایە بینم بەوەفانین بەرامبەر شارەکەی خۆیان دڵنیا بە پرۆژیان لە شارەکانی سلێمانی هەولێر لە گەرمیان لە شوێنەکانی تر هەیە بۆ لە شارەکەی خۆیان نەکەن واز لە حکوومەت بێنی کە کەرتی گشتیشی تیان نەکردووە کردوێتی بەڵام نیان کردو بەڵام خۆمە کەرتی تایبەت و خەڵکی هاوڵاتی بۆ کەلاریەک ئامادەیە زیاتر لە پرۆژێک تەقدیم کە لە شارەکەی خۆی بۆ خەڵکی دهۆک بێت لە گەرمیان پرۆژێ تەقدیم کە هەولێر سلێمانیەتە ئەوێ پرۆژە تەقدیمەکە بۆ گەرمیانیەک بۆ کفریەک لە قەزای کفری پرۆژێکی تەقدیم نەکردو خواهاتنی ئەوان یاسایی و ڕێگە پێدراوە هیچ کێشێکی ئەمە بۆ بیانی لە خۆمانە بیانی ڕۆمانتیە بکە چ جایەوەی کە مەسەن خەڵکی ناوچەکانی هۆکارەکە ئەوە نییە کاک هونەرکە ئەوان ینی دڵنیایان نییە بۆ ئەو پرۆژانی کە لەوێ ئەنجامی بن ئیتر هۆکارەکە چی بێ نازانم من یەک شتێ پێ بڵێم کاک ئێستلات من نەتوانم ئەوە بڵێم من هاوکارانم لە کۆی دەستە یان لە محافەزات ئەمە ئەتوانە بڵێم تەحەدایەکی بێدەوانە نەبێ ئێڵێم هیچ شوێنێک لە کۆی هەرێم بەقەت وەبەرهێنانی گەرمیان ڕێکارەکان وەکو خۆی و مەزبوطی وەرناگیری هیچ شوێنێک ئەمە بە تەحەداوەڵێم لە ڕووی کوالیتیوە کۆی پرۆژەکانی هەرێم گەرمیان جوان باشترین پێش بەڕێزیشت هەروە بۆ یاخود لە دوای بەڕێزەکە بەدەست بەکار من باسی خۆم بەکەم شەڕم بۆ منەوە باسی خۆم بەکەم خۆی حتمما بەڕێز تاواکەری ئیشەکانی پێشخۆی بەتەکید چاک و خراپی هی ئەگە باش بێ بۆ تۆش باشە ئەگەر خراپ بێ بۆ تۆش خراپە چاک و خراپی هی منە باش بەڕێز سەرۆکی حکومەت لە کاتی پێش هەڵبژاردنەکان هاتە گەرمیان بۆ کردنەوەی کۆمەڵێک پرۆژە و بڕیاری تەرخانکردنی کۆمەڵێک بڕەپارێکیدا بۆ تەرخانکردنی حەڤە پرۆژە ئاگاداریان بابەتەن وەکو ئاگادار من تەنها وەکو کەسێکی ئیداری ئاگادارم بگینا و پرۆژانە پەیوەندی بەمنەوە نییە بەڵامەوە ئاگادارم پێم وابێ 17 میلیارد دینار بوو خۆشبەختانە زۆرترین پرۆژەی بۆ کفریش بوو ئەوانەی کەم پرۆژانی تەواوکاریەکانی بۆ کفری بۆ و ڕێکاروشتەکانی وەرگرتووە لە ئیداری گەرمە بەستر بزەبت نازانم گەشتوتە چی بەڵام بڕیارەکە دراوە بێگومان هەموو تەرخانکردنی پارەیەک یا موافقاتی پرۆژەیەک بۆ هەر ناوچەیە خۆی بۆ خۆی سوودێکی زۆری ئەبێ پێ دوایە لە کۆی ئەوەی کە باسمان کرد بابەتی پرۆژەکانی وەبەرهێنان بەگەڕخستنی سەرمایی بەشەری مرۆیی لەو ناوچەیەوە چۆنەڵی خزمەتکردن بە قەزەی ئابووری ئەمە لە داهاتوودا لە گەرمیان ڕێڕەوی ڕاستی خۆی وەرگرتووە پرۆژەکان لەوەی لە ئاسی تمۆحی ئەمەیانەوێ بەڵام زۆر باشە وکوتم ئێمە ئێستا لە سەرەتاین لە سەرەتای وەبەرهێنانی لە گەرمیان کە ئەو پرۆژانەی کە هاتووە ئەوەی کە هاتوۆتە بەردەستی ئەمە مناقەشەمان کردو کوستافی بەڕێوەبەرەتی ئەوەی لێ تێگەشتوین داهاتوێک ڕوون چاوەڕێ و گەرمیانەکە لە ڕووی وەبەرهێنانەوە من هیچ نەماوە لە کۆی ئەوەی کە باسمان کردەمێ ئەگەر شتێک سەرنجێک بتەوێ بیڵێت و نەدوت بێت وای سەرکەوتنتان بۆ خوازم و سپاس بۆ کاک هونەر مەحموودکە لە گەرمیانەوە مادووماگری سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ تۆش بینەرانی بەڕێز و خۆشەویستا دەورێکی دیکە و بەرنامێکی دیکە با هیوای تەندروستێکی باش و بابەندبوون بە ڕێنمایە تەندروستەکان